بایکۆتی هۆڵەکانی خوێندن لەلایەکەوە و بە تایبەتی لە ماوەی نزیک بە یەک ساڵی ڕابردووش هاتنی پەتای کۆرۆنا یاخود ڤایرۆسی کۆرۆنا وای کرد کە مامۆستایان بە شێوازێکی زۆر یا بە کاتێکی زۆردا ببڕن لە هۆڵەکانی خوێندن. بۆیە دەبێت بزانین ئایا ئەم دابڕینەی مامۆستایان چ کاریگەریەکی لەسەر خودی مامۆستایان کردووە بەرامبەر بە پرۆسەی پەروەردە و ئایا لە ماوەی دابڕانی مامۆستایان لە هۆڵەکانی خوێندن هیچ خولێکی تایبەت ڕاهێنان هیچ لەمانە کراوە بۆ جارێکی تر ئابدێتبوونەوەی مامۆستایان یاخود خۆ نوێکردنەوەیان لە هۆڵەکانی خوێندن پێویستە بەوەی کە بەدابڕین لە هەر بابەتێک و لە هەر بەشێک دیارەتۆ لە زانیاریەکان لەسەرەوە بەشە یاخۆت چالاکیەکانت کەمتر دەبێتەوە. دیارە لە قەزای سۆرانی یەکێتی مامۆستایان خولێکی بۆ هەندێک لە مامۆستایانی سنوورەکان جامداوە. بۆیە ئێمە ڕاستەخۆ لەگەڵ سەرۆکی یا بەرپرسی لقی سۆرانی یەکێتی مامۆستایان قسە و گفتوگۆ دەکەین بزانین هەم لەلایەکەوە دابڕینی مامۆستایان لە هۆڵەکانی خوێندن چ کاریگەریەکی دروست کردووە و هەم خولەی کە ئەمان دوو ڕۆژە یا سێ ڕۆژ ئەنجامیان داوە بۆچی دەبێت بە چ کاریگەریەک بەسەر مامۆستایانەوە هەیە. بۆ قسەکردن لەم بارەیەوە بەڕێز مامۆستا موسلێم عەبدوڵڵا بەرپرسی لقی سۆرانی یەکێتی مامۆستایانی کوردستانمان لەگەڵ مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە گەرەوە بپرسم با سەرەتا بزانم ئەو خولەی کە ئێوە ساستان کردووە چەند ڕۆژەوە خولەکە تایبەتە بەچی؟ بەلای خۆی بەخشندی مێرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو لە ئێوە لە بینانی پیانیش بێت. دیارە لە دوای سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە هەرێمی کوردستانیش کەوتۆتە خۆشی تایبەتەوە بەتایبەت کارتی پەروەردەش شێشە و گرفتی تایبەت بەخۆی لۆ دروست بووە. ئێمە لە نیشتیمەسانی کوردستان لە کۆبوونش مەکتەبی تەنفیزی کە بارودۆخی پەروەردە هەڵسەنگێنرا وا شێشە و گرفتەکانی خوێندن خرانە بەرباس و خواستەوە لە ئەنجامدا بڕیادەکە لەم قۆناغێدا خولێک بکەینەوە چونکە لەگەڵ بەروپێشچوونی دنیا لەگەڵ بەروپێشچوونی تەکنەلۆژیا گومان لەوەشدانیان کە پرۆسەی خوێندنیش بەروپێش ئەچێت. بۆ ئەمە بەستە بە پێویستمان زانین کە خولێک بکەینەوە لە سنووری هەر لەخەیەک کە چەندین پەروەردە لەخۆ ئەگرێت بۆ نمونە لەقی سۆران کە سنووری 4 پەروەردەی فراوان لەخۆ ئەگرێت. خولەکە کە بە پاڵپشتی پەروەردەی نێودەوڵەتیە ئینتەرناشنال ئیدوکیشن کە کورتکراوەکەی ئیئایە بە پێویستمان زانین لەڕێی ئەم زۆرە خولانەوە ئاستی مامۆستا بەرز بگرێتەوە لە ڕووی بەکارهێنانی تەکنەلۆژیا و ئامێری سەردەمەوە چونکە بە خۆتان دەزانن کە ئێستا بە شێوازی پەروەردە و فێرکردن و پرۆسەی خوێندن چۆتە قۆناغیشی ترەوە کەویش کە قۆناغی ئەلکترۆنیات یاخود ئۆنلاینە. بۆ ئەمە بەستە پێویستە مامۆستایان ئاستی زانستیان ڕۆشنبیریان و چۆنەتی مامەڵەکردنیان لەگەڵ ئامێرەکانی سەردەم لەگەڵ تەکنەلۆژیای سەردەم کە ئەویش دەتوانێت خزمەتێکی باش بکات بە کارتی پەروەردەوە. بۆ ئەمە بەستە پێویستمان زانین کە خولەشی ئاوە ئەنجام بدەین. خولەکەی ئێمە لەسەر ئاستی بڵێن لقی خۆمان کە لقی سۆرانە کە 4 پەروەردە لەخۆ ئەگرێت دیارە خولەکە بۆ ماوەی 3 ڕۆژ دەخایەن کە ئەم بۆ بیناتە ڕۆژی سێمین و کۆتایی بە خولەکە دێنین دواتر بڕۆنامەکان دابش ئەکرێن بەسەر بەشداربوواندا. ئێمە لە هەر پەروەردەیەک ناومان وەرگرتووە لە هەر 4 پەروەردە بەشداریمان پێکردوون کە خولەکە بۆ 20 مامۆستا کراوەتەوە. داوامان کرد لە بەڕێوەبەری پەروەردەکان کە ناومان بدەنێ بتایبەت ئەو مامۆستانێک پاسپۆرن لە بواری کۆمپیوتەر یاخود مامۆستایەک ئەگەر لە کۆمپیوتەر شارەزایی هەیە لە ئینتەرنێت شارەزا هەیە ئەتوانێت مامەڵە بکات لەگەڵ ئامێرە نزیکەکان ناومان بۆ بنێرن لە ئەنجامی و توژێژی زۆر لەگەڵ بەرپرسی پەروەردەکان دواتر ناکەم بەدەست گەیشت و ئێمەش لە سات و کاتی خۆیدا لە 15 مانگ خولەکەمان ڕاگەیاند کە خولەکە دوو زۆر شێواز بەحەڵەر لەخۆ ئەگرێت. یەکیان بریتی بوو لە ڕێگەکانی وانەوتنەوە لە نێوان کۆن و نوێ گومان لەدەنێت کە پەروەردە بەرەوپێش ئەچێت ئەبێت ڕێگاکانی وانەوتنەوەش گۆڕانکاری بەسەردادێت. یعنی ڕێگەکانی وانەوتنەوە لە سەردەمی دراسی کۆن شێوازێک بوو بەڵام لە سەردەمی تەکنەلۆژیا و سەردەمی ئۆنلاین و خوێندنی ئەلکترۆنیەوە ڕێگەکانی وانەوتنەوەش گۆڕانکاری بەسەردادێت. بۆ ئەمە بەستە دوو محاضەرەمان هەبوو کە مامۆستایان بەرچاویان ڕوون کرا مامۆستا چۆن ئەتوانێت لەگەڵ بەروپێچوونی تەکنەلۆژیا و سەردەم چۆن ئەتوانێت ڕێگەکانی وانەوتنەوەی خۆی بگۆڕێت بە شێوازی کلاسیکی تەقلیدی بگۆڕێت بۆ شێوازێکی سەردەمیان کە ئەمە پێویستە لەو ڕوو مامۆستایان لایەنی شارەزاییان زانستیان بەرز بێتەوە کە ئاشتا بن چۆن ئەتوانن مامەڵە لەگەڵ ئەم زۆرە حاڵەتانە بکەن. ڕۆژەکانی دووەم بوو ئەو ڕۆژی سێمە تایبەتە بە چەندوانێکی ئەلکترۆنی کە ڕاهێنەران لێرە ڕۆڵی خۆیان بینیوەم لێرەوە سوپاس دەستخۆشم بۆیان هەیە کە 3 ڕۆژە لەگەڵماندان بەخۆ بەخشانە کە وانەکانی پەروەردەی ئەڵێنەوە
دیارە وانەی پەروەردەیش من ناڵم دەبێتە بەدیلی قوتابخانە هەم بەدیل نییە گومانی تێدانیا چونکە لە هەموو لایەنە پێویستەکانەوە قسەی تایبەتی خوان هەیە لەسەر وانەوتنەوە بە شێوازی ئەلکترۆنی بە شێوازی ئۆنلاینەوە بەڵام دەکرێت ئێمە لەم تەکنەلۆژیای سەردەما سوود و کەڵشی لێوەربگرین و قوتابیان ئەتوانن سوودی لێوەربگرن بۆیە بە پێویستمان زانی کە مامۆستایان کاتێک دەستنە ناو وانەیەکی ئەلکترۆنی و دەستشی پەروەردەی ئەلکترۆنی و تەکنەلۆژیای سەردەمەوە ئەبێت چۆن بچن بە شێوازێک بچن چۆن وانەکان لێوێندە دەڵێنەوە چۆن لێوێندە بەجارێکتر خزمەتی پەروەردە ئەکەن بۆ ئەم بەبەستە ئێمە بە پێویستمان زانی کە خولەشی ئاوا بکەینەوە کە بەرچەی مامۆستایان ڕۆشن بکەین کە ئێستا 21 مامۆستا لەم هۆڵە بوونی هەیە نگومان دەنێ مامۆستایان دواتر ئەبن بە ڕاهێنەر ئەتوانن لە شوێنەکانی خۆیان پەروەردەکان سنووری لە سنووری پەروەردەی خۆیان سوودیان لێوەربگرن و خزمەت بکەن بە مامۆستایانی ترکانی بتوانن ڕێگەی ئەم تەکنەلۆژیای سەردەمەوە بتوانن خزمەتی پەروەردە بکەن. بەڵێ مامۆستا سەرڕای ئەوەی بەکارهێنانی تەکنۆلۆژیا و وەروەها ئامێرەکانی ڕۆژ بۆ مامۆستا پێویستە لە بابەتی وانەوتنەوە سوودیان لێوەرگرێت بەڵام پیشەی مامۆستایی دایم پێویستی بە نوێکردنەوەی زانیاری و هەروەها پێدانی کۆمەڵێک ڕێنمایی تازە هەیە و ئەم قوانینش کردوودانەوە زۆر باشن بەڵام ئایا ئەمە دەبوو هەموو مامۆستایان بەشدار بن یاخود ئەو 21 مامۆستا بەڕێزەی بە شێوەیەکی خۆویستانە یاخود اختیاریان هەبووە ئەی گرنگ نییە بتوانن هەموو مامۆستاکان بەشداری ئەسلانە بن چونکە مامۆستایی پیشەیەکە پێویستی بە دایم تازەکردنەوە هەیە گومانی تێدانیا ئەمە پرسیارێکی داوە لە جێ خۆەتی مامۆستایانیش پرسیاری ئەویان کردووە بۆ تەنها 21 مامۆستا مەسەلەن بە ئامانجیداوە بێن لێرەکانە لە خول بەشدار بن تاڕەن خولەک ئەمە بڵێن کۆتا خول نییە ئەمە خولی یەکەمە دەکرێت خولیەکە بەدوو دابێت ئەوانە ئێستا بەشدارە بوونەکان لە ئایندەدا مامۆستایتر بەشدار بێت چونکە پەروەردە بەرزکردنەوەی ئاستی زانەری مامۆستا پەیوەستی تەنها بەسەر مامۆستایەکە ئەم مامۆستایەکە پیشەی مامۆستایەتی لە کەرتی پەروەردیشەکە پێویستە تێر بکرێت لە ڕووی زانستیەوە لە ڕووی بەکارهێنانی تەکنۆلۆژی سەردەمەوە ئێمە ئەگەر پشتیوان بێت خولی دیکەمە لە بەرنامەدا ئەبیت بتوانین چۆن مامۆستای زیاتر بەشداری پێ بکەین گومان لەو دەنێک کە لە سنووری لە قیمە زیاتر لە 7000 مامۆستا هەیە لە سنووری هەر چوار پەروەردە ئەمە تەنها 21 مامۆستا مەداخیلی ئەم خولەکردە چونکە دەسەڵاتی ئێمەش سنووردارە ئەمەش تەکلیفی خۆی هەیە مادووبوونی خۆی هەیە پشتیوان بەخوای گەورە بێت بەو پشتی مامۆستایان بەرنامە هەیە کە لە ئایندەدا چۆن ئەم پلانە تەتویری پێ بدەین مامۆستا بەشداری پێ بکەین چونکە مامۆستا کاتێک کە ئەستە ناو پۆلەوە کاتێکە بەرکەوتی لەگەڵ قوتابی ئەبێ مامۆستا لە هەموو ڕێکەوە بەڕاستی تێر بکرێت فێر بکرێت ڕۆشنبیری و سەقافەتی زیاد بکرێت لایانی ئاستی زانستی بەرز بێت مامۆستا کادری پەروەردەیە ئەگەر مامۆستا لە ئاستێکی لاوازدا بێت گومان لەو دەنێ کە قوتابیەکانیش ئاسیان لاواز ئەبێت. زۆر باشە مامۆستا با بزانین دابڕانی مامۆستایان لە وەڵەکانی خوێندنەوە و فراغانە چین کە دروستی کردووە بەتایبەت لەسەر خودی مامۆستا جیاواز دەوەی کە ئێستا بۆ نمونە سیستەمی خوێندنی ئۆنلاین لە هەرەدا هەیەوە زۆرێک لە مامۆستایان باوا بڵێن زۆرێک لە مامۆستایان ڕەنگە هێشتا شارەزای ئەم جۆرە سیستەمە نوێی خوێندنە نەبن. گومانی تێدانیا کە سیستەمی ئۆنلاینە یان خوێنی ئەلکترۆنیا سلبیات و ئیجاباتی خۆ هەیە لێرە لەم هۆڵەیە لە ڕۆژی یەکەم و دووەمیشدا لایەنە ئیجابی سوودەکانی سیستەمی ئەلکترۆنی یاخود ئۆنلاینەوە تاوتوێکە لەلایەن بەشداربوونەوە لەگەڵ ڕاهێنەرەکانەوە بەتاکی دابڕانی مامۆستا لە پرۆسەی فێرکردن زیانی بۆ مامۆستا ئەبێت هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی زانستیەوە چونکە مامۆستاگەر پیشەکەی خۆی زانستی خۆی ممارەسە نەکرد وەلی دابڕا زانست و زانیاریش تووشی لەبیر چوونەوە ئەبێت مامۆستا تووشی سستی و بێتاقەتی ئەبێت بێئومێدی ئەبێت بۆیە ئەمە یەشێکە لەلایەنە سلبیەکانی خوێندنی مەسەلەن بڵێن ئۆنلاین یاخود ئەلکترۆنیەوە ئەم زیانەی هەیە چونکە لەم پرۆسەیە هەموو مامۆستایەک بەشدار نەبوو لە پرۆسەی پەروەردەفێرکردن چەند مامۆستایەکن کە وانەکانیان تۆمار کردەوە لە ئۆنلاینە مەسەلەن بڵاویەکەن یاخود لە شێوازی ئەلکترۆنی بڵاوی ئەکەنەوە مامۆستایان پێویستە ڕۆژانە لەگەڵ ڕۆیشتنی منهەجی پەروەردەی لەگەڵ بابەتی خۆیان بڕۆن مطالعی بکەن بۆ خوێنەوەی خارجیشی بۆ بکەن ئەمە یەکێکە لەلایەن سلبیەکانی خوێندنی ئەلکترۆنی یاخود خوێندنی ئۆنلاینەوە مامۆستا من ئەوەی کە بینیومە لەمۆی ڕابردوو کە پرسیارم لێ کردوون چی ئەەکەی بە چیوە مەشغوڵی مامۆستام و یاخود ئیشیش دەرەشی ئەکاتن غێری پیشەکەی خۆیەوە کە گومانیش کە مامۆستا لە پیشەی خۆی دوورکەتەوە
ئەم زانستی کە ئیزانێت کە فێری بووە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو کەسبوون لە لاوازبوون ئەسێت یاخمان ناخی مامۆستا ئەو حەزم و جزم و ئەم جۆش و خڕۆشی تێدا نامینێ و گوزارانە ناو پۆلدا هەیبوو بۆیە پێویستی ینی بیرێک بکرێتەوە لەوەی کە چۆن پرۆسی خوێندن لە ناو پۆلا بەردەوام بێت. مامۆستا مسلیم هەر سەبارەت بەو جۆرە خولانەی کەوا بەڕێستان کردوودانێتەوە سەرنجێک هەیە کە دەڵێن مامۆستا نوێیەکان لە تەکنەلۆژیای ڕۆژ زۆر شارەزاترن بەڵام مامۆستا بە ئەزمونونەکان بە پێچوانەوە لە ئەزمموی گەیاندن و قسەکردن شارەزاترن و لە تەکنەلۆژیای ڕۆژ زۆر شارەزانین. چەند گرینگە تەواوی پەروەردە لە هەرێمی کوردستانە ئەو مقارنەیە یاخود ئەو پۆلێنە بکات بۆ کردنەوەی دەوراتی تایبەت بۆ مامۆستا نوێیەکان کە ڕەنگە پێویستکە ئەسلوبی وانەوتنەوە باشتر بزانن بۆ مامۆستایانێکی کەوا ئەزمونێکی زیاتریانەیە و بەڵام تەکنەلۆژیای ڕۆژ زۆر ناتوانن بەکاربێنن. پرسیارێکی زۆر جەوهەریە سەرنجیشتەوە و معقول لە جێ خۆیەتی هەر ئیمڕۆ بەس لەنەوە کرا کە مامۆستا هەیە بەتوانایە زانستی ئاسی زانستی مامەڵە بکات لی نازانێت ناتوانێت ڤیدیۆیەک بڵاو بکاتەوە ناتوانێت ڤیدیۆ داڵۆن کە ناتوانێت پەیامێک بگەێت لە ڕێی ئامێرەزی دیکەکانەوە مامۆستاشمانە گەنجەکان ئەوەی کە تا ئێستا بڵێ ئێستا تەخەڕوجیان کە دەخۆتازە دامەزراون ئەوانی شەشەکانەیە کە ئاستی زانستیان وەکو پێویست نییە چونکە مامۆستاکە کەم ئەزمونی پەروەردەی نەبووە ڕێگەکانی وانەوتنەوەی مەسەلەن نەخوێندووە ئەویش بامان شێوە زیانی خۆیان بۆیە پێویستە لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاسی وزارەتی پەروەردە بەڕاستی بێتە سەرخەت بەزبی خولێک بکاتەوە بۆ مامۆستانی کەوا ئەزمونێکی باشیان هەیە لە پەردەفێرکردن ئاستی زانستیان بەرزە خولێکی سەردەمیانیان بۆ بکەنەوە لە ڕووی ئەلکترۆنیاتەوە مامۆستا چۆن مامەڵە بکات چۆن بتوانێت ئەم ئامێرە زیرەکانی ئێستا ئەم ئەنتەرنێتی کە ئێستا هەیە کە هەموو جیهانی داگیر کردو چۆن بەکاربینین چۆن مامەڵێک بکات چۆن مامۆستان لەوێشەوە پەیامی پەروەردەی خۆی پەیامی فێرکردنی خۆی بگەینیت بە قوتابیان ئەمە لە ڕاستیدا ئێستا ئەمە کێشەیەکە تێکەوتن وەکو بەسم کرد مامۆستامان هەیە لە ئاسێکی بەرزدایە بەڵام بەتاخۆ نەتوانێت مامەڵە لەگەڵ ئامێری سەردەم بکاتن. زۆر باشە مامۆستا کەواتە با قسێکیش لەسەر بارودۆخی مامۆستایان بکەین لەم کاتەیە کە ئێستا فەراقێک لە نێوان مامۆستا و هۆڵەکانی خوێندن دروست بووە یا مەودایەکی زۆر دروست بووە فەراقی لەسەر مامۆستایان دروست کردووە ئایا ئەمە چ کاریگەریەک لەسەر بارودۆخی تایبەتی مامۆستایان دروست دەکات و لە لایەکی دیکەشەوە بە دڵنیاییەوە مامۆستا خەمی ئەوە خوا کە چۆن خۆی نوێ بکاتەوە کە چۆن هەمیشە لەگەڵ بابەتەکانە تازە بێت بەڵام ڕەنگە بارودۆخی ژیانی تایبەتی مامۆستاش کاریگەریەکی زۆر دروست بکات لەسەر ئەو دابڕانە من دەمەوێت بزانم ئەوەی کەیەوە لە ناو واقعەکان تا چەندە دابڕانەکە کاریگەری قەیرانە داراییەکە زیاتر فەراغەکەی دروست کردووە. بەڕاستی مەسلەی بابەتە ئابوووریەکە لایەن داراییەکە دەتوانین بڵێن کێشەی سەرەکی هەرە گەورەی مامۆستایانە لە قۆناغی ئێستادا ئەگەر مامۆستای بۆ نمونە مامۆستایەک بینین ئاسی زانستیشی بەرز بێت لە ئامێری سەدەمیشتا زیرێک بێت بەڵام ئەگەر لایەنی ئابوووریەکی باش نەبێت زارش ناتوانێت ئەم خزمەتەیە بگەینیتەوە بە کەرتی بەردە و بڵێن بە ناودەکانی خوێندنەوە گومان لەوە دانیە کە ئەم قۆناغە ئێستا مامۆستا تێیدا ئەژی سەختتری ناخۆشتری ناڕێکترین قۆناغ کە مامۆستا تێی ئەپەڕێنێت کە باری ئابووری زۆر ناڕێکە ئەمن ئێستا کۆمەڵی مامۆستا ئەناسم لەو شاری خۆمان وڵی سەوزە فرۆشی ئەکات ڕێزم بۆ سەوزە فرۆشەکان معنیەوەیە کە پیشەکە هیچ نییە بەڵام مامۆستا لەبەر دابینکردنی بژێوی ژیانی خۆی پەنای بردو بۆ سەوزە فرۆشی پەنای بردو بۆ میوە مدەت ئەفرۆشێت مامۆستا هەیە کرێکاری ئەکات مامۆستا هەیە لە سناعە ئیش ئەکات مەزبورە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی واز لە پیشەی سەرشی خۆی بینێت کە پەرزۆ فێرکردنە پەنایی بۆ شتێکی بردووە کە بۆ بەدیلێک بتوانێت لایەنی ئابووری خۆی ڕابگرێت حکومەت لێدە بەڕاستی بەرپرسیارە تاوانی هەرە گەورە لە ئەستۆی حکومەتدایە کە مامۆستای بێناس کردو مامۆستای فەراهم کردووە کە مامۆستا دەیان پێداویستی پەروەردە و فێرکردنی هەیە کە ئەبێت بیکات ناتوانانی بیکات ئەگەر نمونەشی بەسیط بێنەوە لەستا لە زۆربەی قوتابخانەکان بە قەڵەم مازیکە مەسەلەن ئەوانەکان ئەنووسێنەوە مامۆستا هەبووە نەیتوانیوە قەڵەم مازیکێک بکرێت کە دوانەکەی خۆی پێشەرحکات داوای کردووە لە قوتابخانەکە کە هەرچ نەبێت بە پارەی حانوتەکە ماجیکم بۆ دابین کرد باموتم دەرسەکە بنووسمەوە بەڕاستی چکم تایبەت مەسەن بۆ نمونە وانەکانی زمان بیرکاری فیزیاکی ئەمانەکە پێویستیان بە نووسینەوەی زۆر ئەکات مامۆستا
زۆرترین سەبوڕە بەکاردێنێ و شتان نووسێتەوە ئەمەشەکە لە داواکاری هەرە بەستەکانی مامۆستا کە ناتوانێت دابینی بکاتن ئەیسپێنێ مەهاتووسی مامۆستا لە نێوان قازەکان لە نێوان شارەکان لە نێوان گوندەکان تەکالێکی زۆر مامۆستا ئەکەوێتن حکومەت پێم وایە هیچ بەدیلێکی پێ نەبوو هیچ چارەسەرێکی پێ نەبوو کە پرۆسی پەروەردە پەشی نەخات ئەو مامۆستەکەی نارنە ماڵەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە یان لە ڕێگەی خوێندنی ئەلکترۆنیەوە کە ئەمەش دەیان و سەدان ئەرێنی و نەرێنی خۆی هەیە خاڵی سلبی و ئیجابی خۆیە مامۆستا ئێستا لە قۆناغێکی زۆر خراپی ئابووریدا دەژیت بەڕاستی ئەگەر سبینێ بۆڵەکانی خوێندنیش بکرێنەوە من لە نزیکەوە ئاگام لە زۆرێک لە مامۆستایانە کە پەیوەندیمان تەلەفۆنمان بۆ ئەکەن سەدانمانکەن ڕۆژانە لە بارگای ئێمە باسی مەعاناتی خۆی ئەکات کە سبێنێکە قوتابخانەش بگرێتەوە قوتابخانەکە لە ماڵی منەوە دوورە لە دەیەکە لە قەزایەکە لە ناحیەکە کە ناتوانم من ڕۆژانە هەبسۆی قوتابخانەکەم بکەم کەواتە ئەگەر هۆڵەکانی خوێندنیش بکرێنەوە ئەگەر داواخوازەکانی مامۆستالایانی ئابووری و داراییان ڕێک نەخرێتەوە موچەکان ڕێک نەخرێنەوە خۆینێتەوە و 30 ڕۆژارێک لە شوێنی خۆی نەدرێت بەڕاستی ئەوە پرۆسی پەروەردە زارێکی تر ئەکەوێت لە ژێر مەترسی و هەڕەشەوە گومانیش لەنێک کە پەروەردە و فێرکردن یانی بڵێن خاڵی هەرە سەرشی بەرەو پێشچوونی گەلانە و بەردی بناغی هەموو دامەزراوەیەکە بۆیە حکومەت ئەبێت هەرچی هەیە بەڕاستی زوو بیر لەوە بکاتەوە چیدی پرۆسی پەروەردە و فێرکردن ئاوا لەکەدار نەکرێت عیبدار نەکرێت بێناز نەکرێت قوتابە جگەر گۆشەکانمان کە ئێستا لە ماڵ کەوتون هەرێکەی بە شتێکی بێکەڵک و بێسوودەوە مەشغوڵ و سەرقاڵی بەسەربردننی کاتەکانیتیان مەگەر کەسێک یانی لە نزیکەوە ئاگەی لە منداڵەکانی خۆی بێت ئەگەر نا منداڵەکانیش ئێستاکە ئەوانی شوک و مامۆستاکان بێهیوا بوون یعنی زۆش و خڕۆشە ناخدا نەماوە بەرامبەر خوێندن و نووسین و خوێندنەوە و فێرکردن بۆیە بێ هەردووچیان دا پێداویستەکەی نەنجێ بەزێ بکرێت گەرم بکرێنەوە مامۆستایان نازیان هەڵبژیرێت حکومەت بێتە سەرخەت بەجددی لەگەڵ مامۆستایان کۆ بێتەوە دابنیشێت لە کێشە و معاناتیان تێبگات ئەوەی کێشەی گرفتی ئێمە ئەوەیە کە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا هەر وەزیرێک هاتی بێت وەزیری پەروەردە بێت بەداخەوە یەک ڕۆژ مامۆستا نەبووە کە مامۆستا نەبووە معاناتی مامۆستا نازانێت لە شوێنێک بڕیارێک ئەدا کە جێگە و ڕێگەی خۆی خۆشە نازانێت معاناتی مامۆستا نازانی لە دیەکان دێهێتە ئێستا بەتاو کە ینی کارەبای نییە ئەتەرنێتی لێ نییە عائیل هەیە ناتوانێت کە ئامێری سەردەم بەکار بێنێت بۆ مناڵەکانی کە بۆی لە پرۆسی پەروەردە و فێرکردندا دانەبڕن ئەمانە و دەیان و سەداکی شۆگفتی دیکە هەیە کە پێویستە حکومەتی هەرێم بەڕاستی ینی ئەو شتە چیدی ئەوە بە سادەیی تەماشا نەکات خۆی بە بەرپرس بزانێت لە ئاسی پەروەردە و فێرکردن سەرجەم سێتەرەکانی حکومەت هەمویان گرنگن زەرورن بەڵام خوێندن ڕاستەوخۆ پەیوەندی لەگە هەموو تاکێکی کۆمەلگا لەگەڵ هەموو ماڵێکە هەیە بۆیە پێویستە حکومەت ئەگەر قەرتی کردبێت لە وڵاتان کەرتی پەروەردە ڕانەگرێت زۆر سواز بۆ بەڕێز مامۆستا مسلم عەبدوڵڵا بەرپرسی لقی یەکێتی مامۆستایانی لقی سۆرانی مایەتی مامۆستایانی کوردستان کەوا ڕاستەوخۆ لەگەڵ ماموو لەم تێرەوەی قسە و باز لەسەر ئەو بابەتەمان کرد